بەربەیانیەکی زووە هێشتا چەند ڕۆژێکی ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز. مەیدانی ئاژەڵانی هەولێر جممەی دێت لە کڕیار و فرۆشیاری ئاژەڵی قوربانی. کڕیارەکان چاویان لەسەر ئەوەیە باشترین ئاژەڵەکان بۆ قوربانیکردن و جێبەجێکردنی سونەتی قوربانی هەڵبژێرن. ئەوان بە ئومێدەوە لێرن کە لە ڕێی جێبەجێکردنی ئەرکە ئیسلامیەکەیان ڕەزامەندی خوددا بەدەست بهێنن. ئینسانیش دەبی ساڵانە ئەگەر نێتی هەبیتن پارەی بۆ کۆ کاتەوە بە پاڵەیەکی حەڵاڵ و هەروەها بە مادیبوونێک و بە ئارەقەی نووسانی خۆی توش هەر شتێک ئەگەر ببەخشی لە پێناوخوای گەورە یەکەم دەبی نێتەکەی بۆ خوابی دومیش دەبی پارەکەت حەڵال بی. إن صلاتي ونسوكي محياي ومماتي دەرێن یا ڕەبی خوایە ئەمن بە هەموو شتێک دێمەتوو لە پێشم بەسەربڕینم بەژیانم لە بۆ چێە لە بۆ خوای گەورەیە تا ئەو منداڵانەش بزانن ئەوە سونەتەکە لە پاشەمە هەر بەردەوامیش دەبی ئینشاءڵڵا سار بە سار بەرەو زیاتریش دەچی ئینشاءڵڵا. دڵخۆشیەکان تەنها بەشی کڕیارەکان نییە کە بە دوای ڕەزامەندی خودداون. فرۆشارەکانیش دڵخۆشن بە گەرموگوڕی بازاڕەکەیان. ئەوان دەڵێن جیاواز لە ساڵانی تر ئەمساڵ بە ئامانجیکردنی ئاژەڵی دڵخوازی خۆیان بۆ قوربانی هاوڵاتیەکی زۆر ڕوویان لە مەیدانی فرۆشتنی ئاژەڵان کردووە و کڕین و فرۆشتنیش جوڵەیەکی باشی هەیە. بەنسبەت جوانەکەی بە 47 و بە 48 ئەگە گچکەش بێت تا 50 دەڕوا بە جملەش لێرە بە 6750 دەکڕی بە 6800 دەکڕی بە 6900 دەکڕی بەنسبەت جوانەکەی نێر بەنسبەت مێنجین و چێری ئەوە لە 35 دییناریە تا 40 دییناری ئەوە مێنجیم بەنسبەت مەڕیژەوە شیلۆی لە 3000 تا 4000 جاعیربی زیاتر پارەی دەکا پیربی کەمتر پارەی دەکا لۆ نمونە هەیەش کە سایقتوێتەش لەگەدایەکە و قەسابش لەگەدا ئەگە بچی ئەتو بەقەنەعەت تو هەریەکە و چەند سەعاتی پێدەچێت تا حیوانەکەی تەواو دەبی یان ئەوە دەبی شتی وهان نەبووە دەبی و بڕیارەکان دابچنەوە بەڕاستی خەرک زۆر زەرمەندە لۆ منێ ئێستا هەرچی ڕووی تێ دەکەی کە بێزەوقە دوم چای سام ناکە غەمباری دەباریتن بەخوا هەموو ساحب حیوانە هەمووی بە ملیۆنەها زەرەرەکە. سونەتی قوربانی یەکێکە لە دروشمە گەورەکانی ئیسلام و هێمای نواندنی ئەو پەڕی ملکەتی و بەندایەتیە بۆ خوددا. بەرزڕاگرتنی ئەم پەرستشە گەورەیەش جگەلەوەی زیندووکردنەوەی سونەتێکی باوکی پێغەمبەران ئیبراهیمە عەلەیهی سەلام هاوکات لە بەشێک لە مەزهەبەکانی فقهی ئیسلامیشدا بۆ کەسانێک کە توانای مادیان هەیە حکومەکە لە سونەتەوە بۆ واجب دەگۆڕدرێت. قوربانی ئیشێک و کارێکی گەورەیە سنة أبيكم إبراهيم كلا بيغمبريان برسيما هذه الأضاحي أم قربانيان نسيا فرمي روشتي بابا قورمان إبراهيم كيمش زندو دكينوا يا قرباني الرئيس زانان هندك ديرن واجبة لبر آياتي فصلي لربك وانحر وتتوي محمد صلى الله عليه وسلم نيش بك بوخوا وقربانيش بك يعني لفرمايشتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم كذا فرمي هر كسي خوا مالي بيب بخشي قربانينك بانية النيش نية نامزقوتي أنا بەهۆی بەرزبوونەوەی نرخی علەف نرخی هەر کیلۆیە گۆشت لەم ساڵدا نزیکەی 1000 دیناری چۆتە سەر. لەگەڵ ئەوەشدا بەرزبوونەوەی نرخ نەبۆتە هۆکار بۆ کەمبوونەوەی خواستی هاوڵاتیان لە بەشداریکردن لە ئەنجامدانی سونەتی قوربانی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.